خۆشەویستەمان لە چەوەری یەکەی بەرنامەکەماندا باز لە چارەسەرێکی قەدیمی دەکەین و لە ئێستاشدا گرنگی پێدەدرێت و زانستیش بەجۆ لە جۆرەکان پشتڕاستی ئەم چارەسەرکردی دانا ئەویش باسکردنە لە دەرزی ئاژنین و لەگەڵیشیدا کەڵەشاغ بزانین سوودەکانی چین و بۆ کێ سوودبەخشە کێ دەتوانێت بەکاری بێنێت و بۆ چه ئازارێک زیاتر دەتوانێت ئەم جۆرە چارەسەرکەریانە بەکار بهێنێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک حاجی باران مستەفا چارەسەرکاری سروشتی. کاک حاجیان خێر بێ زانۆمە خێرامە و کردیا خوا خێر بێ سەر و چەمەکە دەستا وەش بێ ئاخوا چەمەکەم. کاک حاجیان ئەم تەورێ باز لە دەرزی ئاژنین و لەگەڵیشیدا کەڵەشاغ دەکەین. ئەمانە چۆنچۆنی ئەگەر کەمێک بینەوە سەر مێژوەکەی لە مێژووی ئەم جۆرە چارەسەرکەرانە بۆ کێ گەڕێتەوە چۆن لە قەدیمدا چارەسەر کراوە بۆ نەخۆش و ئێستا چۆنچۆنیە. لە پێشاباتی دەرزی ئاژین کە ئەو پێشتر تایبەتە بە چینیەکان لە 2000 بۆ 3000 ساڵ پێش ئێستا چارەسەری دەرزی ئاژنین لە سین دەستی پێ کردووە. ئەو کاتەکە دەستی پێ کردووە یان بە بەرد بووە یان بە دڕکی ماسی بووە یان بە چیلکە بووە یان بە هەر ئالەتێکی تیژ بوو بێت توانی بێت یان شوێنێکیان پێ بڕی بێ یان کونێکیان تێ کردبێت ئەو شوێنیان پێ ئارام کردوێتەوە. ئەمە وردە وردە تەشەنەی سندووە و پەرەی سندووە هەتاوەکو 1000 ساڵ پێش زاین کە کتێبێک دۆزراوەتەوە لە هی پاشای زەرد کە ئەم کتێبە زۆر زۆر پەرەی یاوە بە دەرزی ئاژنین کە ڕێڕەوەکانی دەرزی ئاژنین کە لەسەر ئەو بووکەڵەیە ئێستا هەمووی کۆکراوەتەوە حازر کراوە دراوەتە دەسمان. هەموو ڕێڕەوەکانی دەرزی ئاژنینی لەسەر نەخشێنراوە. دوای ئەوەش باسی ئەم ڕێڕەوانە کاکا کە قووەی چی لە ناویانە قووەیەک هەیە هێزێک هەیە لە ناو لەشە ئەو هێزە لە هەر شوێنێکا پەنگ بخواتەوە یان نەتوانێ بڕوات ئەو شوێنە لەسەر ئەو ڕێڕەوی هەرکۆ ئەندامێک بێت ئیش نەکات ئەو دەرزیە دەست پێەکەی بە چارەسەرکردنی ئەو وزەیە بگەڕێتەوە ناو دەمارەکە و دەمارەکەش ئەندامەکە بخاتەوە ئیشی خۆی پێ بکات. واتە هەر نوکتەیەک لەوە بۆ خۆی بۆ شوێنێک چارەسەر هەر نوکتەیەک بۆەوە لە شوێنەکە ئەمە لە کتێبەکە زۆر بە جوانی باس کراوە. دوای ئەوە هاتن چیان کرد کە ئەمەیان زانی زۆر پێشکەوتوو بوو زۆر ئیشی کردووە و زۆر چارەسەرەکان بە ڕێکوپێکی کراوە هاتوون دکتۆرەکانیان بۆ کۆ کردوێتەوە زمانی خۆیان تقریباً لە ساڵی 200 دوای زاین این 200 کە زاین دەست پێکات لە ساڵی 200 دەستیان کردووە بە ئەوەی کە دکتۆرەکان فێرکەن مەکتەبیان بۆ کردوێتەوە و پەریان پیاوە بە بڵاوکردنەوەی ئەمە. دوای ئەوە لە ساڵەکانی 1970 ئەم هەیکەلەیان دروست کردووە کە ئێستا هەیکەلێکی زۆر گەورەیە هەتا بەوێنەش من خۆم لە سین ڕسمم گرتووە لەگەڵ ئەو هەیکەلەیە کە دروستیان کردووە هەموو نقطەکانیان ثابت کردووە. ئەم ئەمە ئیتر ینی ئاخر ئەبدەیتی دەرزی ئاژینە کە لە ئەوڵەوە چۆن دانراوە هەتاوەکو ئێستا کەس ناتوانێت خاڵێک لەو خاڵانە تۆزێک بیباتە ئەو لاوە تۆزێک بیباتە ئەم لاوە. ڕێڕەوەکان کە دیاری کراوە 12 ڕێڕەوە هەر ڕێڕەوێکیان بۆ کۆ ئەندامێکی لەشە. ئەمە کە باس کراوە ئیتر زۆر پەرەی پێدراوە کە دوای ئەوەش چۆن بڵاوبووەوە لە ناو هەموو عالەمە. وەفدێکی ئەمریکی لە ساڵی 1970 بووە کەی بووە چووە بۆ چین لەوێ نەخۆشێکیان هەبووە ئیتر ئایا نەخۆشەکە ڕیخۆڵی کوێرە بووە ئایا ئازاری مەعیدە بووە ئایا هەر شتێک بوو بێت بە پێی دکتۆرەکانی ئەو لەگەڵ وەفدەکە بوو و تویانە ئەبێ عەمەلیات کرێ یەکسەر بۆ بەیانی یەکسەر ئەبێ عەمەلیات بکرێ. دکتۆرەکانیش توانە با ئەمەش سێرێکی بکەین بداین چییە چینیەکان وتیان ئەمە شتێکی زۆر بەسیتە پێویست بە عەمەلیات ناکە یەکسەر بە دەرزی ئاژنین چارەسەریان بۆ کردووە عەمەلیاتەکە نەکراوە کە دوایی سەرۆکی ئەمریکا گەڕاوەتەوە وەفدەکە گەڕاوەتەوە کە علمێکی وایان بینیەوە ئەمان لە طوبا خەریکن و ئەمانیش لە چارەسەرێکی سروشتی کە ئەو شتە زۆر زۆر گرنگ بووە لەلایەن نیان هێشتووە عەمەلیاتەکە بکە وەفدیان ناردووە بۆ چین هاچی دکتۆر و پرۆفیسۆر بۆ ناردویانە ئیلا ئەبێ ئەم علمە بە تەواوەتی وەریگرن بهێنەوە بۆ ئەمریکا ئیتر لەوەوە پەرەی سندووە بە هەموو عالەمە دەرزی ئاژنین ئێستا یەکێکە لە چارەسەرە هەرە گرنگەکان کە پێویستە لە هەموو خەسەخانەکانە بەکار بهێنرێت لە هەموو شوێنە تایبەتەکانە نۆرینگەکانە
کە ئیجازەی هەبێت و بتوانێت ئەمە بخوێنێت وەکو خوێندن بتوانێت چارەسەری پێ بکات چونکە دوورەکەوێتەوە لە داو دەرمان زۆر چارەسەری ئاسان ئەکات چارەسەرەکان زۆر ئاسان ئەکات هەم بۆ دکتۆر هەم بۆ نەخۆشەکە هەم بۆ کەسەکان زوو نەتیجە ئەیا بەدەستەوە و ئازارەکان ناهێڵێ ئیتر دوای ئەوە چارەسەر کەوتۆتە ناو ئەوەی کە پرۆگرامی بۆ دابنێن ئێستا وەکو علم لە چەنەها جامیعە هەیە لە سین من خۆمێکێکیان چوون بۆ لە جامیعە یونان باسکەم کاک حاجی جەنابەت بە کردداری چوویتە سین ئەمەد بینی یعنی ئێستاش بەکارێنێت ئێستاش پەری پێ ئەدرێت ئێستا لەوانەیە ئەمە زۆرێک بنیان بە قەناعەتی پێ نەبێ زۆرێک لە بینەر بڵێ شتیوانیە چارەسەر نیە وڵاتی چین مەسەڵەن لەوانەیە علم پێشکەوتوێکی زۆری بەخۆ بینیوە چۆن بوو کە بینیت لێ ینی چۆنی بوو ئێمە لێرە خاص داوت کراین بۆ ترادیشنەڵ چاینس مەدیسن ینی بۆ چارەسەرە سروشتە میلیەکانی چین کە چۆن چارەسەر ئەەکەن چارەسەرەکان چەند جۆرێکیان هەیە دەرزی ئاژنینیان هەیە کەڵەشاخیان هەیە مۆکسایان هەیە مەساجیان هەیە اینجا تەقاندنیان هەیە اینجا چەند وەردشێکی تر هەیە ئەیکەن مەجموعەیە شتی زۆرە ئەم چارەسەرانە بە سروشتی ئەیکەن گەورەترینیان بڵین دەرزی ئاژنینە و کەڵەشاخ کە زۆر لەوێ احتیمامی پێدراوە ئەمە لە چون بۆ بینی ئیشەکان بە عەمەلی لە خەستەخانەیەک بوو تقریباً 21 قات بوو هەمووی دەرزی ئاژنین و کەڵەشاخ بوو مەسەلا حتا هەموو ئەو زانا کۆنانەی کە وەکو چۆن ئەڵێ ئیبن سینا وەکو چۆن ئەڵێ ئیبن قەییم چۆن ئەوان ناسراوەکان کە لە توبا ئیشیان کردووە ئەوانەی لای خۆیان هەر کەسێک هەر شتێکی دۆزی بێتەوە ڕسمێکیان گرتووە و هینێکیان بۆ داناوە کە ئەم کەسە ئەوەی دۆزیوەتەوە ئەوەی دۆزیوەتەوە لەم حاڵەتەیە ئەلەم ژوورە ئەم شوێنە ئەمە ئەکرێت بۆ ئەم زانایە کە ئەمەی دۆزیوەتەوە هەر کەسێ نەخۆشیێکی بوو بێ لێرە ئەمە ئەکرێت ئەم قاتە ئەوەیە و قاتە ئەوەیە شتی زۆر متەتەوریان هەیە شتی زۆر چاکیان هەیە زۆر پێشکەوتوشیان هەیە کە بە شتی زۆر ئاسان ئەکرێت ئەگەر باس لەوە بکەین چۆن چارەسەر ئەکات و ئەتوانین بڵێن چی جۆرە نەخۆشیەکیان چی جۆرە ئازارێک لە لەشدا دەتوانرێ بە دەرزی ئاژنین چارەسەر بکرێت وەسیەکە حاجیانی میکانیزمی ئیشکردنی ئەم دەرزیە چۆنیە بەڵێ میکانیزمی ئیشکردنەکەی زۆر توپ گەڕاوە بە دوایە باشە لەژێر بڵین ئەشعی ئێماڕای و ستیسکان و ئەم بابەتانەیە لەو کاتانەیە کە نەخۆشەکە ئەچێتە ژوورەوە ئەمان دەرزیەکەیان پیا کردووە بۆ ئەو شوێنەی کە مەبەستیانە گۆڕانکاریەکانیان بە چاوی خۆیان بینیوە کە ئەم دەرزیە چی ئەکا کاتێک کە ئەم دەرزیە بەردەمارێک ئەکەوێ ئەو دەمارە چی ئەگەیێنێت چی ئەبینن کە ئەم کارەبایاتەی لەش خێرا ئەیگەێنێ بە مۆخیش لێەوە یەکسەر ڕەتفعلی هەیە بۆ ئەو شوێنەی کە گیرا بوو کە قووەکە بەر بوو چونکە لە هەر شوێنێکەوە کە دەرزیەکەی پیاکەن پێڵن بەوابەت ئەلم دەرگای ئازارەکان تۆ ئەڵێ مەسەلا قۆڵم ئێشێ لێرەوە دەستکاری ئیشەکەکە دەرگاری ئازارەکە ئەکا ئەو ئازارە لێوە ئیتر ناهێڵێ بۆچی چونکە ئەو دەمارەی کە دەرزیەکەی بەرئەکەوێ خێرا کارەبایاتی لەش لە مێشک و مێشکی ڕەتفعلی هەیە بۆ ئەو شوێنە کە مەجموعەیەک ئازارشکێن دەرئەچن کە مەجموعەیەک ڕەتفعلی تر هەیە کە دەمارەکان فراوان ئەکا مەسەلا خوێن لە یای کۆمەڵ کۆبووەتەوە ناتوانێت بە تەواوەتی بڕوا دەمارەکان مادەی هیپارین ئەکتیڤەکەن فراوان ئەبێ دەمارەکان ئەو کاتە سەریعی ئەگەڕێتەوە بۆ شوێن یا ئیلتیهابێک هەیە لەو شوێنیان مادەی ئەنتەرفیرۆن ئەکتیڤ ئەبێ یان ئازارێکی بەقوەتی مادەی مۆرفین ئەکتیڤ ئەبێ چەندەها خاڵی سەرەکی هەیە کە خانە غودەیەکان ئیفرازی ئەکەن لەو کاتێک پێڵێن کالسیتۆنین جین ڕیلێتد پێبتایە چەند هۆرمۆنێکی ڕیلاکسکەر وەکو مۆرفین کالسیتۆنین سیراتۆنین ئەمانە هەموو ئەکتیڤە بن ئەو کەسە خاو ئەکاتەوە و ئازارەکەی تیان ناهێڵێ ئازار کوژەکانی پێڵێن هیچی ناهێڵێ و ئەو کەسە ئارام ئەبێتەوە و ئازارەکە کاریگەری هەیە لەسەر فشارە دەرونیەکانی سەردەمیش ئەمە یەکێکە لەو چارەسەرانەی کە بۆ خەمۆکی بۆ ئەو کەسانەی کە خەفەتوارن بۆ ئەو کەسانەی کە دایمە مات و مەلول و بێهێز و هیچ قویەکیانتیانە دایمە سستن و بیری خراپ ئەکەنەوە و ئەم شتانە ئەمە ئەو هۆرمۆنانە ئەکتیڤ ئەبن کە لە دەرەوە ئەگەر بە حەبوو دەرمان بیدرێتێ دکتۆری نفسی بیاتێ تقریبا زۆر گران ئەکەوێت لە سەری ئەمە بۆ ئەو چارەسەرانە زۆر گرنگە چونکە چارەسەرەکەت
خوا خۆی سەیدەلەیەکی داناوە لە ناو لەشی ئێمەیە ئەو سەیدەلی ئەکەوێتە ئیش ئیتر بە کەڵەشاخ بێ بە دەرزی ئاژنین بێ بە مۆکسا بێ مۆکتا ئەو شتە درێژەیە و جگەرێ ئەمە بە گەرمکردنی شوێنەکان هەر یەکەیان ئیشێکی تایبەتیەکە بەس دەرزەکەی پێویستیان هیچ شتێکی ترە پێویستە بۆی کە ئەم چارەسەرە سروشی ئاژنیرە دەرزیەکە کە ئەیکەین بە شوێنێکە ئەم دەرزیە بەس تەنها ئێمە یاومانە لە شوێنەکە کووتمان ئێرە ئاگادار بووە بەڵام ئەگەر بمانوێ بڵین خێرا ئیشەکەمان بۆ بکە ئەو جیهازی کارەباییە هەیە دوو دەرزی دائنین ساردێک و گەرمێکی خەینە سەر ڤۆڵتەیەکی زۆر بەسیتی کەمە کە لە ناو وەکو بڵێ مێرولەیەک ئەی خوێنێ ئاواکە ئەم شوێنە زیاتر مێشک وریا ئەبێتەوە لەو شوێنە کارەبایەتەکەی بە قوترەکە سەری ئەبێ خێرایەت و ئەڕوات ئەمە پێڵێن ستیمیولێشن وروژاندنی خاڵەکە بە زۆری بۆی زیاتر مێشک ئاگاداری ئەو شوێنە بێتەوە چەندەها خۆمان هەیە چەندەها بڵین جۆرمان هەیە بۆ وروژاندنی ئەمە هەر لەسەر دەرزیەکە خۆی برغوویەکە پێچاو پێچە تەلێکی پتێوە پێچراوە ئەمە ئەتوانی بەدەست ئاوای لێ بکەیت ئەتوانی گەرمی لێ نزیک بکەیتەوە بە شەرخ ئەتوانی ئەو مۆکسایە لەگەڵ دەرزیەکەیە گەرمی ئەو پارچە جگەرێ ئەمە بە ئاگردا ئەگیرسێ ئاوان نزیکی دەرزیەکە ئەکرێتەوە گەرمیەکەی ئەمە و دەرزیەکە ئیشی خۆیەکە یان مەسەلا بە جۆری تر ئەتوانین ئەو شوێنە گەرم بکەین بە قەڵەمی کارەبایی هەیە ئەوە تا لە یادانراوە قەڵەمە کارەبایەکە لێ هەروەکو کارەبایەکی دەستی شتەکان زۆرن لەسەر ئەوە کە ئیش بکەن حاجی بێنە سەر کاتمان ینی دەداقە ئۆزە زیاترمان ماوە باز لە کەڵەشاخیش بکەین ئەمە چۆن چۆنیە ئەو نوێکاریانە و زانستە نوێ بۆ کەڵەشاخ لە ئێستادا بەکوێ گەیشتووە سوودەکانی چین کەڵەشاخ ئەگەر لە ئەوڵەوە پیاە بین وەکو تاریخێکی لە یەکەم دیکۆمنت کە تازە دۆزراوەتەوە لە زمانی حەزرەتی ئیدریسەوە هەیە کە لە میسریە کۆنەکان کردویانە ئەوە خۆتان نەزانن دوای ئەوان فێرعەونەکان کە کەلوپەلی زۆریان بەکارهێناوە لە قەبرەکانیان کەلوپەلەکە ماوەتەوە ئێستش وەکو حەزارەتی ئەو وڵاتە یەکێکە لە پێشکەوتوترین بوارەکان لە بواری کەڵەشاخ و چارەسەری سروشتی لە زمانی حەزرەتی دیسەوە تا ئێستا ماوەتەوە پەریان پێیاوە اینجا لێوە بڵاوبووەتەوە چوە بۆ وڵاتەکانی دەوروبەر و بۆ دووەلی شەرقی ئاسیا کە بۆ سین و ئەو ناوە کە ئەوان زیاتر علمیان پەریان پێیاوە و شتەکانیان گۆڕیوە مەسەلال لەو کاتەیە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شاخە کراوە ئەمە شاخی گایە ڕێک بڕاوە و کونێکی تێکراوە ئەمە پێستەیەکی پێوەیە و بەمە داخراوەتەوە و لە جاتی ئێستا ئەمانە کوپی سەفەری دروست بووە کە ئەم کوپانە یەکجار بەکارێت و فرێدرێ ئەو تا بەدەم خستوێتە سەر شوێنی ئازارەکە و خوێنەکەی هەڵمژیوە هەر ئەمە بۆ بەکاری هێناوەتەوە بۆ هەموو کەس ئەمە کەڵەشاخی ئەوسا کەڵەشاخی ئێستا وەکو وتمان کوپێکی ئاوایە گەورەی هەیە و بچووکی هەیە و وەسەتی هەیە و هەموو ناوەیەکی هەیە کە بۆ هەموو شوێنەکانی لەش بەکارێت لە گەورە و بچووکەوە بۆ دەم و چاو بۆ قاچ بۆ پشت بۆ سەر بۆ پشتی ملو بۆ دەستەکان و ئەمانە بە هەموو شوێنێک بەکارێت چارەسەرەکان زۆر بە خێرایی پێشکەوتن ئەبینن بخوانەوە چونکە هەموو وڵاتان دەستی یاوەتێ هەموو کەسێک کە بڵاوبووەتەوە بە هەموو عالەما چارەسەرێکی کەم مەصرەفە و زوش سوودەکە ئەگەیەنێ بە نەخۆشەکە کە دەستیان پێکردووە ئیتر علمیەن بەحسی بە دوایە کراوە زۆر بە دوواداچوونی بۆ کراوە شتەکان بەرەو پێش چووە لە جیاتی ئەوەش مەسەلا ئەمەش کارەباییە هەر بڵین کەڵەشاخی کارەبایی دایانێ دایەکی سێنی خەیتە سەر شوێنەکە و خۆی بەردونزمی پێیەکا و گەرمیەکە و دایانێتەوە و ئەمە کەسێک کەیف لە ماڵەوە توانێت پێی بکات باشە ئێستا کە باس لە بۆنە کەڵەشاخەکەین ئێمە بە پێی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆربەی خەڵک ئێوە ئەنجامی بدا ئەمە لە ڕووی زانستیشەوە بە هەمان شێوە سوودەکانی جەخت لێکراوەتەوە کە جیاوازەوەی کە تۆ لە کاتێکی ئاسیا بیکەی هەندێک ڕۆژی ڕۆژمێری عەرەبی دانراوە بۆ کەڵەشا ئەنجامدانی ئەمە چۆن چۆنی ئێمە لە ڕووی دینەوە باسی بکەین جارێ باشە لە ڕووی دینەوە ڕوونی کەینەوە کە کەڵەشاخ چۆن ئەمرمان پێکراوە بیکەین ئێمە خوا دروستی کردوین لە دوو مادە یەکەمیان مادەیە دووەمیان ڕۆحە کە دروست کردو ئەگەر ئەم مادەیە ڕۆحەکەی لەگەڵانە بێ هیچ شتێکی نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى خوا فەرمێ
پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خۆی هیچ قسەیەک ناکات ئیلا وحی و بۆیە وحی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جاءني جبرائيل فيقول لي ان الحجم انفع ما تداوى به الناس حضرتی جبرائیل هات بۆ لام کە پێی فەرمووم کە لە شاخ باشترین چارەسەر خەڵکی چارەسەری خۆی پێ بکە کەواتە ئەمە وحیەکەشی بۆ هات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من أراد الحجامة فليتحر أيام 17 و19 و21 كان له شفاء من كل داء أويك أويك الله شاخ كان باب قرب دار روجا مانجا عربية كان هكا حفظو نوزو بيسيك أو سير روجا زور جرينجا بوك الله شاخ كردن دبروي مانج تدورة كويته ولا زوي أو بساني كهيتي لسري وردا نامينو خلطة كان أمينته ولا بشتي لشي إنسان يا لو شوينانيا كعزاركاني زورا چونکە ئەگەر پێش ئەوە بێ لە ئەیام البیضا خۆتان هەبزانن 13 و 14 و 15 مانگی عەرەبی بۆیە دانراوە ئەو سێ ڕۆژە کە ئینسان بە ڕۆژوو بێ کە لەو سێ ڕۆژە زۆر تووڕێ زۆر توندڕەوی ڕوو ئەکاتە ئەو کەسە چکە مانگ زۆر نزیکە بێتەوە لەسەر زەوی پەستانێکی بەقووە دەخاتە سەر حتا بەحرەکان چارەکێک بڵین 15 سانتیمەتر بەرزە بنەوە پەستانەکە لەسەر لەشی ئینسانی شەیە چونکە 5-6 بتڵ ئاوی تایە ئەو پەستانش لەسەر لەشی ئینسانە لەو کاتە تووڕەبوون و عەسەبیەت زۆرتر لەو سێ ڕۆژە بۆ فەرمێ بە ڕۆژوو بن بۆیە ئەو سێ ڕۆژە حکمەتێک لە حکمەتەکانی ئەیام البیض ئەوەیە کە لەو کاتەیە بە ڕۆژوو بیت دوای ئەوە کە مانگ دوور کەوتەوە ئیتر پەستانەکە نامێنێ خەڵتۆ پیسیەکە بەجێ ئەمێنێ کە تۆش لەو سێ ڕۆژە ئەتوانی کە لە شاخەکە بکە یانە فەرمێ لە دووشەمە و سێشەمە و پێنجشەمەیە ئەمە وەکو حەدیثێکی تر کە فەرمێ احتجموا على بركة الله يوم الاثنين والثلاثاء والخميس أمس يا رجل بركتي أنت يا أخوي بيعن صاصر المفرمي احتجموا على بركة الله من إن في الحجم شفاء أفرمي لك لشاخة شفاء يعني هجم لأولاد يعني كشفاء شفاء كيت الآية كما الزورة لكسيك وبو كسيك أقول للدكتورك وبو دكتورك شون اشتكى تشخيصك زورة ئەمە وەکو ئێمە خۆشەویستی خەڵکی بۆ دینەکە کە سنەتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی کردوێتی بە ئێمەش ئەفەرمێ بیکەن لەبەر شەوی شەوڕەویەکەی خۆی کە چووە بۆ ئاسمان ئەفەرمێ وەکو شەوی بەرات دووشەم هەر کۆمەڵە مەلایەکەتێک پێیان گەشتوم ئەفەرمون کە لە شاخ بکە بۆ خۆت و بۆ ئومەتێ ئەمریان پێکردووە کە لە شاخ بکە کەواتە ئەمە لە ڕووی دینەوە واضحە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ کە لە شاخ بکەن قسەی خۆشی نییە قسەی خوایە كواتا يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم تا آخر آياتك فرمي استجابتان هي بو آياتكاني إخوة بو أوامركاني إخوة وبيغمري إخوة بله كان حاجي باسك لو كي كاتك كلا شاخك انجام دري بو كسيك هندي كزي خوينكي وكو كلوا يعني زور علي بەجۆ لە جۆرەکان وەکو تەشبیهاتەوە وەکو شووتی وایە هاوە کڵۆهی نەبێ یان هەیە کەمتر وایە هەیە خوێنەکەی ڕوونە ئەمە بۆچی ئەگەرێتەوە ئەمە نەخۆشی ئەم کەسەکە خوێنەکەی لەو بوو کەڵە شاخۆمێنێتەوە خەستە و وەکو قوڕێکی نین وایە چۆنی ئێمە وتمان هەمووی ئەخڵاتە زیاکانەکە لە لەشا ئەمێنێتەوە یێتە پشتی لەشی ئینسان بە زۆری ژێر پێست هەموو ژێر پێست بەعام ئەو شتە زیایەتی ئەمێنێتەوە لە بەرەوەی مولولەکانی خوێن کۆتایی مولولەکانی خوێن لە ژێر پێستایە کۆندامی لیمفیتایە کۆندامی دەماریتایە چەند شتی تریتایە کە ئیشی گواستنەوەی دۆمۆکسیدی کاربۆن و خۆراک و ئۆکسجین و چەوریەکان و ئەمانە هەمووی ئەکرێ لە کۆتایی دەمارەکانە کەواتە ژێر پێستی ئینسان پڕە لەم شتانە کە تۆ بە بڕینی پێست نابێ قوڵ بێ بە هیچ شێوەیەک پێست خۆی سێ طەبەقە لە طوبی ئەم سەردەمەیە کراوە بە سێ طەبەقەوە بەڵام لە طوبی سینیا کراوە بە 6 بەشەوە 6 بەشەکەی طوبی سین ورتر جیا کراوەتەوە کە لە طوبی سینیا باسەکرێ بەڵام لە طوبی ئێرە بڵین طوبی سەردەما سێ بەشە بەشی سەرەوە بەشی ناوەڕاست و بەشی خوارەوە کە هەر یەکەیەکیان یەکی گەورەترین دیفاعی لەشی ئینسان کۆ ئەندامی پێستە کە تۆ تەقەو کرد لە پێستەکە و برینار کرد هەم کۆ ئەندامی دەمارەکە ئیعازەکەی ئابەمێشک هەم ئەو شوێنەی کە شتەکانی تیا کۆبووەتەوە یێتە دەرەوە خوێن خۆی ناوەستێ لە لەشە بەڵام کە هاتە دەرەوە زیندویەکەی لە دەستەیە ئەمەیە بۆیە خوێن عادەتەن لە دەرەوە ئەگەر لە 3 دقەوە بۆ 5 دقە یا بۆ 10 دقە بمێنێتەوە خوێن خۆی ئەمەیەت ئاوەکەی جیابێتەوە ئەویکەی کڵۆ ئەوێ ئەمە دەلالەت لەوە ناکە کە ئەو کەسە خوێنی کڵۆی تیا بووە بە کڵۆ نهاتۆتە دەرەوە هەموو یێتە دەرەوە بەستۆزی ئەوەستی لەسەری ئاوەکەی جیا ئەبێتەوە
سیرەمەکەی جیا ئەبێتەوە خوێنەکەی تر کڵۆ ئەبێت ڕەنگەکانیشی فەرقی هەیە لەوێ مەسەلا ڕەنگی وا هەیە خوێنەکەی زۆر ڕوونە ئەو کەسابینی یا حەبی ڕوونکەرەوەی خواردووە یان سیری زۆر ئەخوا یان مومەیعەکان زۆرتر ئەخوا یان ئەوە تا ئەو کەسەی تریش کە خوێنەکەی ڕەش و تێر و هینە ئەمە یا جگەرەکێشە یان تەسیری حەبێکە لە حەبەکان کە ئەیخوا ئەو خوێنەی ڕەش ئەبێتەوە یان هەیە چەوری و مەوری لەسەر و ئەسەحەتیان سیرەکە ئەم کەسە خوێنەکەی کە جیابووەتەوە خوێنە سوورەکە وەستاوە بەڵام خوێنە زەردەکە سیرەکەی زەرد نییە سیڕەمەکە سیرەکەی یەک پارچە لێڵە بە تەواوەتی لێڵە یا چەورە یا ڕوونێکی سپی ئاویە ئەمە ئیلتیابی هەیە یان چەوری سیانی بەردە یان کۆلیسترۆڵی بەردە ئەو کاتە بە پشکنین بە دوواداچوونی بۆ ئەکرێت کاتێک باز لەم چارەسەرە سروشتیانەکەین ڕەنگە کەسێ پرسێ ئایا هیچ زیانێکیشی هەیە یا بۆ کێ نابێ بەڵێ لە کەسی نەزان هەموو شتێکە قەومێ ینی هەر کەسێک خۆی بخاسە بەردەستی نەزانێک ئەبێت هۆقای ئەوە بکا کە ئەفەرمێ ئەگەر بەردێکی گەورە بەدەست نەزانێکەوە بکەوێتە گۆمێکەوە بە 100 زانان نایێتەوە دەرەوە گەگەر خۆ بخیتە بەر کەسی نەزان تووشی هەموو شتێکەبی بڵێن بۆ ئەو کەسانش کە بۆیان ناکرێکێن مەسەلا حەزەر ئەکرێت لە ئافرەتی سکپڕ لە مانگی 1 و 2 3 کە بۆی نەکرێت ئەمە بۆ کەڵەشاق ئەو کەسانێک بەڵێ بۆ ئەو کەسانەی کە کەم خوێنن خۆیان بۆیان نەکرێ باشترە یان ئەو کەسانەی نەخۆشی سەرەتانیان هەیە خاصەتەن سەرەتانی خوێن ئەمانە کەڵەشاخیان بۆ نەکرێ باشە یان هەر کەسێکە ترسێکی زۆر بە قووەتی هەبێ کرێت لە دانیشێت یەکتەر گیانی پڕەبێت لە ئەوەنگە عەرق کات و ئەترسێت و ئەم شتانە ئەمە جارێ بۆی نەکرێت تا هادی بێتەوە بکرێت لای کەسی زانا بە ڕێکوپێکی ئیشەکەی بۆ ئەوکرێ لای کەسی دەورەی پێبینی بێت کەسێکی طبی بێت دکتۆرێک بێ ئەمانە هیچ ترسی نییە بەڵام ئەوەیە کە لە لاکۆڵانەکان مشکلەکان دروستەوێ ئەویش ئەخرێتە سەر کەڵەشاقڵێ ئەها کەڵەشاق چیەکە بە خەڵک ئەوە غەڵەتەکان ئەشکێتەوە بەسەر کەڵەشاق لەوە ڕێنماییشێکە بێ کەسەکە جێبەجێ بکا لەگەڵەوەی کە ئێوە ئەم چارەسەرانەی بۆ ئەوڕێنمایانە بۆ کەسێکە وەکو سنەت کەڵەشاقەک بکە بۆ کەسێک کە نەخۆش بێ هەموو دقەیەک ئەتوانێت کەڵەشاقەکە بکە لەبەر عیلاجی فەوریە بۆ ئەو کەسە ینی کەسێکە وەکو چارەخوازێک وەکو ئەوەی کە بێوێ خۆی بپارێزێ لە نەخۆشی ئەوە ڕێنمایەکان جێبەجێ ئەکا وەکو کاتە سنەتەکان دووشەمە و سێشەمە و پێنجشەمە یا حەڤە و نۆزە و بیتێکی مانگی عەرەبیان ئەو شەوە بڵین ئیسراحەت لە ماڵەوە ئەخەوێ بەیانەکەی خۆی نەشوار ریاضە نەکا بە پێ نێت خۆی مانوو نەکات هیچ نەخوات بێت بۆ کەڵەشاقە لەبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی عەلى الرەیق شیفاء على الشبع لە خوێنی کەڵەشاق باشترە بەیانیان کەڵەشاق باشترە تا نیوەڕوان باشترە تا ئێواران باشترە تا شەوان چکە تۆ لە بەیانیەوە تا ئێستا ئەکتیڤیتیەکانە زیاد ئابێ دقە دقە زیاکە ئەو خوێنەکە ئەجوڵێت لە شەلتا ئەو لە پشتا کە کۆبووەتەوە کە بە تەمای شتە زیاکان دەرکەی وەکو کۆلیسترۆل نیکۆتین خوێنە مردووەکە خڕۆکە سوورە مردووەکان مادە ژەهراویەکان ئەوەی کە کۆبووەتەوە لە پشتا بە تەمای دەریکەی بە جوڵەی زۆر بە خواردن بە عەرقکردنەوە بە مەلەکردن ئەمانە هەمووی ئەچێتەوە ناو لەش دیسان ئیسیفادەکەی کەمترە بێتەوە تۆ بە ئیسیفادەی دەماریەکەی لەکەی ئازارکوژیەکەی لەکەی ئەگینا وەکو چارەسەر عامەکە لە 150 سوودەکەی کەمە بێتەوە حەجیەوە هیچ بەردەوام لە پشتەوە جۆری کەڵەشاق ئەنجام بدرێ بەڵام ئێستا هاتووە لە بۆ دەم و چاو ئەکرێ بۆ پێس ئەکرێ بۆ لە سەرا هەر کەسێ زۆر ژانەسەری هەبێ ئەمە چۆنیە سوودیە بێت سوودی زۆر زۆری هەیە کەڵەشاق بۆ دەم و چاو بۆ کەسانی کە زیبکەیان هەیە بۆ کەسانی کە پەڵەیان هەیە بۆ کەسانی کە شەقیقیان هەیە خۆی دوایی نابێتە پەڵە شتێک نا ئەو من پێ دەڵێم لای کەسی زانا هیچی لێ نایە بەڵام لای کەسی نەزان تووشێ هەموو شتێگەوی چەنەها چارەسەر هەیە کە ئەیکەین مەسەلا بۆ دەم و چاو هەم بە دەرزی ئاژنین هەم بە کەڵەشاق لە ماوەی جەلسەیە دوو جەلسە ئەو پەڕی سێ جەلسە شاید حاڵمان زۆرە خۆیان ئەتوانن باسیکەن بۆ خەڵک بە دوو جەلسە بە سێ جەلسە زیبکە و پەڵە و ئەم شتانە هیچی نامێنێ تر ئەو کەسە چەند ڕێنمایەک شیەی تێت چونکە تۆ هەر نەخۆشیەکەیە بۆلات لایف ستایلی وەرەگری چی ئەکا چی ناکا کەی ئەخەوێت چۆنە خوارد ویراسەیان چۆن نییە یعنی بارێکی ژیانی ئەو کەسە وەرەگری دەرمان چی ئەخوا چی ناخوا تۆزێ لە معلومات لە نەخۆشەکە وەرەگری ڕێنمایشی ئەی تێ چارەسەرەکەشی بۆ ئەەکەی بە هەر سێ شتەکان بەیەکەوە ئەو کاتە تۆ ئەتوانی تەندروستیەکی جوان بگەڕێنیتەوە بۆ ئەو کەسە حاجیەوانەی کە نەخۆشی شەکریا خود پستانی خوێن و زەخت وانیان هەیە کەڵەشاق ئەبێ بۆیان
کەڵەشاق بۆ ئەوانە زۆر باشتر لە هەموو کەس باشتر ئەوەی کە شەکرەی هەیە جارێک حەت خوێن بێتە دەرەوە لە لەشی ئەو کەسە بەو کەڵەشاقی کە هەیە خوێن شەکرەی سێمانگەکەی دائاوەزێ شەکرەی سێمانگە چییە؟ ئەوەیە گلوکۆز لەسەر خڕۆکە سوورەکان زۆر کۆبووتەوە تۆ کە خوێنی لێ دەرەکەی هەم خواردنەکەی کەم ئەکا هەم ئەو خوێنەی کە یەتە دەرەوە لە لەشی ئەو خوێنەیە کە پڕ بووە لە گلوکۆز شەکرەی لەسەر کۆبووتەوە و ناتوانێت ئیتر ئیشکا ئەمانە کە دەرەکەی مۆخی ئەسقان خێرا عازیا بە مشک عازیا بە مۆخی ئەسقانەڵێ خێرا خوێن دروست کەرەوە خێرمان لە ڕووی کەواتە ئەم خوێنەی کە تازە دروستە بێ شەکری لەسەر کۆ نەبووتەوە ئەوی تر کە شەکرەکەی لەسەر کۆبووتەوە دەرێ هێناوە ئەمە ئەچێتە جێگای ئەو کەواتە شەکرەکەی کەم بووە سووری خوێنی سەریعەکە مەناعی بە قووەتەکە ئەمە لە شەکرەیە زۆر گرنگە بەس برینی قوڵ نابێ بێ بە هیچ شێوەیەک چکە برینە قوڵەکان ئەو کەسەی کە شەکرەشی بەرز بێ ئەتوانی کەڵەشاقی بۆ بکەی بەس بەڕێنمایەکی زۆر ورد و زۆر دقیق لە جستەیە هەبێ لە جستەیە هەر شوێنێکی جستەیە لە هەموو شوێنێکی جستەیە ئەتوانی بیکەی ئەو کەسە کە زانابێت ئەزانێ بیکە وەکوتمان پێ سێ طبقە طبقی یەکەم ئەبڕێ ناوێ بچێتە دووەمیش ببڕیانی هەمووی ئیشەکە تێگە لە هەموو شوێنێکی لەشە ئەکرێ لەسەر ئەکرێ لە چاو ئەکرێ لە پشت ئەکرێ لە قاچ لە بنی قاچ لە سەری قاچ لە هەموو شوێنەکان ئەکرێ کەڵەشە بەس کەسی زاناویکە و شوێنی تایبەتیش هەیە مەسەلا بۆ ئەوانەی شەکریان بۆ ئەوانەی کە زەختیان هەیە ئەو کەسانی کە زەختیان هەیە فشارێکی زۆر بەقوت هەیە لەسەر دەمارەکانی ئەو فشارە نامێنێ ئەو خوێنەکە ئێتە دەرەوە چەند مادەیەکی ڕیلاکسکەریش ئەکرێتە ناو لەشیەوە هێوری ئەکاتەوە زەختەکەی کەم ئەکاتەوە ئەو هۆرمۆنانەی کە لەسەر گورچیلن تەنظیمی ئیشی خوێ ئەکەن لە لەشا ئەو هۆرمۆنانە ئەکەونە ئیش تەنظیمی بۆکەنەوە مەسەلا سۆدیۆم زۆرە لە لەشیا ئەڵێ با بچێتە دەرەوە تا حەدی خۆ یا سۆدیۆم کەمە لە لەشیا ئەڵێ با نەچێتە دەرەوە ئەیگرێ بەپێی ئەو میکانیزمەی کە گورچیلەکان ئەو هۆرمۆنانەی کە لە سەرەتی ئەدرینالین گلاند ئەمانەکە تەنظیمی ئیشی زەختەکە ئەکەن یان ئەوانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە تەنگە نەفەسیان هەیە ئەمانە کە کەڵەشاخیان بۆ ئەەکەی فراوانبوونی دەمارەکان یەکێکە لە چارەسەرکردنی هەناسە تونگەکەی ئەو کەسانە چکە ناتوانن هەناسە بن سیەکانی یا گیراوە یان تەزەوقێک هەیە لە دەمارەکانە ئەو دەمارانە لە کاتی کەڵەشاخ و یان دەرزی ئاژنینە فراوان ئەبێت و بێتە چارەسەرێکی زۆر بەقوت بۆیان سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ بەڕێز بارە مستەفا چارەسەرکاری سروشتی کە لەم تۆرە لەگەڵمانە خۆ بەخێر بێ دەستان خۆش خۆش بێ خۆش